بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵین لە بەشی دووەمی سۆراغی مێژوو بە ئێوەی بەڕێز و خۆشەویست گەشتینەوە. بینەرانی بەڕێز لەم بەرنامەی بەشی دووەمی ئەم بەرنمەیەمان هەوڵ دەدەین قسە لەسەر مێژووی کورد بکەین قسە لەسەر چەمکی شۆڕش بکەین لە ناو مێژووی کووردا. لە بەشی یەکەمی بەرنمەکەمانە قسەمان لەسەر شۆڕش کرد وەکو ڕاهەندە تیۆریەکەی یا وەکو ئەو مۆدێلەی کە لە ئەوروپا بۆ یەکەمین جار سەرچاوی گر یا ئایا کێ شۆڕشەکە ئەوانە کێن بە شۆڕش هەڵئەسن یا شۆڕش گێڕکێیە یا ئایا شۆڕشەکان هەناردە ئەکرێت لە وڵاتێکەوە بۆ وڵاتێکی دیکە. بەڵام بە دیوی دووەمیدا تەواوی ئەم چەمکانە ئێمە دین لە ناو شۆڕشی کووردا قسەی لێکەین. بە خۆشحاڵیەوە بەشی دووەمی بەرنمەکەمان بە میوانداری بەڕێزان مامۆستا کاروان فەتاح مامۆستا لە زانکۆی هەڵەبجە، پرۆفسۆری یاریدەدەر دکتۆرە سۆزان کەریم بەخێر بێنەوە دووبارە بۆ ستۆدیۆی پەیام. مامۆستا کاروان کورد لە مێژووی ڕابردووی خۆیان خاوەنی کۆمەڵێک پێدراوی زۆرە لەو کەرەستانی لە بەشی یەکەمی بەرنمەکە ئاماژەمان پێکرد بۆ نمونە یەکێک لەوانە کە بریتە لە چەمکی شۆڕش. ئایا ئەگەر ئێمە ئەم چەمکە بین بەو دیوەی کە لە ڕووی تیۆریەوە پێشتر باسمان کرد، یعنی بۆ شۆڕشەکانی کوردداینین ئەو ڕێسا و یاسا و نەریت و دیسپلینانەی کە بۆ هەموو شۆڕشێ پێویستە هەبێ و فەیلسوفەکان قسەیان لەسەر کردێت لە فەلسەفەی مێژووە. ئایا کورد خاوەنی ئەمانە بۆ تاوەکو ناونراوە یاخود بە هەمان شێوە شۆڕش و ڕاپەڕین و ئەو ڕووداوانی تر لە ناو مێژووی کووردا زۆر جارۆک و پرسەکانی تر تێکەڵ کراون؟ سوپاس. ئەگەر دەربارەی شۆڕش قسە بکەین لە ناو مێژووی کوردیاوە ئەوەی کە بەڕێزت باست کرایە تا چەندێکە گونجێ لەگەڵ شۆڕشەکانی تری دنیاوە گەر بەو پێناسەی شۆڕش بەکاربێنین بۆ ئەوان چەندێک بەسەر شۆڕشەکانی ئێستاە ئەسە پێ ئێمە ئەبێ یەکەم جار دووشت لە یەکتر جیا بکەینەوە. ئێمە مێژوو وەک وحدەیەکی یەکگرتوو ئەبینین یان مێژوو وەک کۆمەڵێک پارچەی لە یەکدا بڕاو ئەیبینین؟ ئایا مێژوو هەر لە سەرەتاوە سەرەتایەکی هەیە وەک مێژووی دنیا ئاماژەی بۆکەین کە لە سەرەتاوە دەست پێکات و شتێک ئەیجوڵێنێت تاوەکو ئێستا، یان هەر گەلێک و هەر ناوچەیەک مێژوویەکی تایبەت بە خۆی هەیە و تا ڕادەیەکی زۆر دابڕاوە لە مێژووی ئەوانی تر؟ ئەگەر بە پێناسەی یەکەم تەماشایکن پێم وانە ئێمە شۆڕشی کوردیمان هەبێت، بەڵام ئەگەر کە ئەوەیان تا ڕادەیەک پێناسەیەکی وەکو لە جەوهەرە تەبان ئەبێ لە فۆرمێکە هەر دەرکەوێت. بەڵام ئەگەر وەک ئێستا تەماشای بکەین یاخود وەک پێناسەی تازە بۆ مێژوو بەڵێ بە دڵنیاییەوە ئێمە چەند خاوەنی چەندان شۆڕشی گەورەین، بەتایبەتی لە فۆرمە سیاسیەکەیە خاوەنی چەندان شۆڕشی سیاسی گەورەین، بەتایبەت ئێمە لە سەدەی 19 هەمانە و لە سەدەی 20 هەمانە و تا ڕادەیەک پێم وابێ ئێمە ئێستاش لە حاڵەتی جۆرێک لە شۆڕشکردنین، چونکە ئەگەر ئێستای واقعی کۆمەلگای کوردی وەربگرین هەم لە بارودۆخی کۆمەڵایەتی هەم لە بارودۆخی سیاسی ئێمەش تا ڕادەیەکی زۆر لەوایان کە خۆمان سەلمێنین لەوایان کە شۆڕشێ بکەین بەسەر ئەو واقعی کە ئێستا هەیە و لە ڕابردووش ئێمە کە چەند شۆڕشێکمان هەبووە بەڵێ بە دڵنیاییەوە ئەتوانین وەڵامەکە بەو سادەیە بدەینەوە کە کوردیش خاوەنی کۆمەڵێک شۆڕشە. ئێمە هەڵگیری پرۆژە بووین لە ناو شۆڕشە دیسانەوەکەوێت و پێشتر بەرنامەی پێشووی ئێوە زۆر جەختان لەوەکرەوە کە هەموو شۆڕشی هەڵگیری کۆمەڵێک پرۆژەیەوە زۆر جار قسەمان لەسەرەوەش کرد کە ئایدۆلۆژیاش شۆڕش ئاڕاستەکەوە شۆڕش بارگاویە بە ئایدۆلۆژیا. ئایا کورد خاوەنی ئەمە بووە؟ ئەچێتە سەرەوەی کە ئێمە بەسمان لە شۆڕش چییە و کاتە توانین بەپێی ئەوە وەڵامی بینەوە. لە شۆڕشە کوردیەکان ئەگەر بە نمونە وەربگرین وەک سەربەخۆ هەمیشە شۆڕش لە دژی بارێکی تایبەت بووە. کورد ماوەیەکی زۆر لە ژێر دەسەڵاتی کۆمەڵی هێزی ترابووە کە ئەم پیوا بۆ ئەمانە هێزی داگیرکردن بە جۆری جیاواز لە ناوچەی جیاواز و لە کاتی جیاوازە هەوڵی داوە تعبیر لە ئەستەمدیدەیی خۆی بکات. بەشێکی زۆری ئەم تعبیرکردنە لە شێوازی شۆڕشی سیاسی و شۆڕشی سەربازیە بووە و نمونەشمان زۆرە. بۆیە بەو جۆرە توانین بڵین بەڵێ ئێمە خاوەنی پرۆژە بووین و خاوەنی شۆڕش بووین ئەگەر وەک مێژووی خۆمان تەماشایکەین، بەڵام ئەگەر بین بەراورد بکەین لەگەڵ شۆڕشەکانی تری گەلانی تر ئەوە تا ڕادەیەکەکرێ بەراوردێکی نابەرامبەر بێ یان ناهاوسەنگ بێت، چونکە لە کاتی جیاواز ڕوویان داوە و بۆ بابەتی جیاوازتر ڕوویان داوە هەرچەندە کاریگەری یەکتریان هەبووە لەسەر یەکتر. بەڵام وەگوتم بچینەوە خاڵی سەرەتا ئەکەوێتە سەر ئەوەی ئێمە مەبەستمان لە شۆڕش چییە؟ بەڵێ ئەکرێ دکتۆرە سۆزان باز ئەوە بکەین، ینی
ئێمە باسمان کرد پێشتر بۆمە شۆڕشی ئینگلتەرا بەریتانیا فەڕەنسا بەشێکی زۆری ئەم شۆڕشانە دژی چەسانەوە بۆ چەسانەوەی ئاینی چەسانەوەی زۆر جار ڕاگەزی بووە ئەوە چەسانەوەی نەتەوەیی بووە ئەکرێ ینی ئێمە شوناسێک لە ناو ئەمانە بین بە شۆڕشی کورد ینی شۆڕشی کوردیش ئەبێ هەر لە ئەنجامی پەرچەکردارێکا بووە ئایا ئەو پرۆژەی و ئەو خەونی کە شۆڕشی کورد هەڵگیری بووە ینی ئەتوانین چ ناوێکی لێ بنین بەڵێ ئەم پێم وایە شۆڕشی کوردی ئەگەر بەراورد بکەین بە شۆڕشی ئەوروپا جیاوازی زۆرە جیاواز ینی واقعی کورد جیاوازە لە واقعی وڵاتانی ئەوروپا ئەو شۆڕشانی کە ئێمە باسمان کرد بۆ مثلەن ئێمە باسمان کرد لە واقعی وڵاتانی ئەوروپا زۆرجار شۆڕشێکی هزری دروست بووە شۆڕشی کۆمەڵایەتی دروست بووە شۆڕشی ئابووری دروست بووە ئەمە لەنێو کوردیان نابینین ئێمە هەموو شۆڕشەکان لە فۆرمی چییە گەڵاڵە بوون لە یەک فۆرما کە فۆرمێکی سیاسیە فۆرمێکی سیاسی و سەربازی و کومامەسا باسی کرد ئەوێ بریتە لە شۆڕش بۆ بەدەستێنانی مافینەتەوەی بۆ دروستکردنی کیانێکی سربەخۆ بۆ ڕزگاربوون لە ژێر دەسەڵاتێکی داگیرکرد ماکرێ عنی شوناسی چەسانەوەی نەتەوەی بین نەپاڵی پێم وایە کرێت هەر هۆکاری زۆربەی شۆڕشەکانی کورد نەک زۆربەی هەموو شۆڕشەکانی کورد بریتە لە چەسانەوەی نەتەوەی و جگە لەما ئێمە هیچ شۆڕشێک بۆن منە شۆڕشێکی ئاینی نبینین لە نێو کووردا شۆڕشێکی هزری نبینین لە نێو کووردا شۆڕشێکی کۆمەڵایەتی نبینین زۆربەی شۆڕشەکانمان شۆڕشی سیاسی بوون و بۆ بەدەستێنانی مافی نەتەوایەتی و مافی سربەخۆیی بووە بۆیە بێگومان شۆڕشی کوردی شوناسێکی تایبەت بەخۆیە کە جیاوازە لە وڵاتانی تر بەڵام ئێمە یعنی ئەو وەکو لە پێشتریش پرسیارم لە مامۆستا کاروان کرد یعنی ئەو کەرەستانەی و ئەو یاسا و ڕێسایانەی کە لە ناو شۆڕشا هەبووەوە تۆ ئەڵەی شۆڕشی ئێمە لە واقعی ئێمە واقعی ئەوروپا جیاوازەمەوەکو واقع بێگومان دوو ژینگە و دوو شوێنی جیاواز و دوو جوگرافیا جیاوازە بەڵام ئایا یعنی ئێمە ئەکرێ بڵێن شۆڕشی کوردی هەڵگری یعنی ئەو خەونانە بووە کە شۆڕشەکانی تریشیان بووە هەڵگری خەون بڵێ هەموو شۆڕشەکانی کورد بۆ خەونێک بۆ ئامانجێک هەوڵیان داوە جا زۆر کەم ئەمایان ئەگەڕێتەوە سەر مەسەلەن بارودۆخ و پێگەی شۆڕشەکە هەموو شۆڕشە کوردیەکان زیاتر یەک ئامانجیان هەبووە وەکو باسم کرد ئامانجی سربەخۆ بوون ئامانجی دروستبوونی کیانی سربەخۆیە بەڵام وەکو باسیشمان کرد واقعی کورد واقعەکی جیاوازە ژینگەی کورد ژینگەیەکی جیاوازە ئێمە گەر سەیری شۆڕشی فەڕەنسی بکەین و بەراوردکی ناکرێ بەراوردیکەن بە شۆڕشە کوردیەکان چووکە دوو دنیای زۆر جیاوازن دوو سەردەمی زۆر جیاوازن و دوو ژینگەی جیاوازن یەکێک لە خاڵە جیاوازەکانی ئێمە لەگەڵ وڵاتان و شۆڕشەکانی ترا ئەوەیە کە ئێمە خاوەنی پرۆژەیەکی گشتگیر نەبووین خاوەنی ئایدۆلۆژیای تایبەت بە خۆمان نەبووین خاوەنی بیرۆکە و هیزرێکی بیرمەندانە نەبووین لە شۆڕشەکانمانە زۆربەی زۆری شۆڕشەکانمان شۆڕشێکی ناوچەی بوون ئەمە خاڵێکی لاواز بۆ شۆڕشەکان بێگومان زۆربەی زۆری شۆڕشەکان تەماشاکە شۆڕشی ناوچەین لە ناوچەیەکە لە جوگرافیایەکی تایبەتە دروست بوون و دامرکاونەتەوە ئەم شۆڕشانە پەلی نەهاویشتووە بۆ پارچەکانی تر بەڵام شۆڕشەکانمان ببوورە وەکو مانە وەکو جەوهەر یعنی هەڵگری ناوەڕۆکی شۆڕش بوون بێگومان ئەتوانین وای چۆن لە ناوەڕۆکە لە جەوهرە هەڵگری پەیامی شۆڕژگەڕی بوون بەڵام تا چەند توانیویانە ئامانجی شۆڕژگەڕی بەرجەستە بکەن لە شۆڕشەکانیانە ئەمە شتێکی ترا کە ئەگەڕێتەوە بۆ بارودۆخی شۆڕشەکە و بۆ بارودۆخی ئەو سەردەمەی کە تیا دروست بووە بەڵێ بۆ ئێمە لە بەشی یەکەمان باسی زەمەنی شۆڕشمان کرد کە ئاماژەتان بەوە کرد و قسەمان لەسەرەوە کرد کە شۆڕژ وەکو زەمەن شۆڕشەیە کۆتایی نایەت وە شۆڕشەیە بە ئامانج ناگە ئەگەر ئێمە بە دیوی دووەمە بین خوێندنەوە بۆ شۆڕشەکانی کوردکەین کورد لەکوێوایە تۆ وەکو سەرەتاشەوتە مێژوو وەک چی ئەبینی ئایا وەک وحدەیەکی یەکگرتوو ئەیبینی کە سەرەتایەکی هەیە و دوجار بەرەو کۆتاییە ڕوا یاخود بەرەو ناکۆتا ڕوا یاخود مێژوەکان یەک لە یەکتر جیاکەیتەوە مێژووی نەتەوەیەک بە نەتەوەیەکی تر ئێمە بۆ خۆمان خاوەنی شۆڕشین و کۆمەڵێک شۆڕشمان بینیوە و ئەکرێ ئێستاش لە حاڵەتی شۆڕشا بین تایبەت بەوەی کە ئەگەر ڕێگەم بەی دەربارەوەی دکتۆرە باسی کرد بەڵام گرفتێکمان هەیە ئێمە ئەوەیە کە دەرکەوتنی کوردمان نییە هەتاوەکو ئێستا لە مێژووە ئەگەر مێژوو قەرار بێ ئەوە بێ کە تۆ وەک وحدەیەکی یەکگرتوو تۆ کارێک بکەی بۆەوەی دەرکەوی واتە کورد ئەگەر لە ناو دوو کەوانەی بچووکە بیڵین وەک نەتەوەیەک هەتاوەکو ئێستا بیزەڵەت ئێمە خاوەنی
شۆڕشێک نەبووین هەتاوەکو ئێستا کە هەموو کورد تیا بەشداری بوو بێ ئەوەی کە لە ناوچەکانی کوردستانە ئەژی ئەگەر ئێمە لە سەدەی 15ەوە تەنانەت وەریگرین کاتێکە کەسایەتێکی ناودار و گەورەی وەک ئیدریسی بەدلیسی کە دێتە ناوچە کوردیەکان لێرە پرۆژەیەکی کوردی نابینیت بۆ قسە گەڵ ئیدریسی بەدلیسیە چەند گرفتی کورد ئەلێرایە بۆیە ڕێیەک هەیە کە پێی وایە کە کورد هەتاوەکو ئێستا وەک وەحدەیەکی سربەخۆ لە ناو مێژوات دەرنەکەوتووە بەڵکو چەند پارچەیەکی جیاوازە ئەمە لەوانەیە تا ڕادێک حکومدانێکی قورس بێ بەڵام کۆمەڵێ بەڵگەی گەورەی مێژووی پشگیری لەم ڕایەکەن وەکەوەی کە ئێستا باسم کرد تەنانەت دواتریش لە سەدەی حەفدە و لە سەدەی هەژدا مامەڵەکردنی دوو ئیمپراتۆریەتی گەورەی سەفەوی و عوسمانی لەگەڵ ناوچە کوردیەکانە مامەڵەکردنیەک نەبوو لەگەڵ کووردا وەک وەحدەیەکی سربەخۆ بەڵکو مامەڵەکردن بۆ لەگەڵ کۆمەڵێک میرنشینی جیاوازە کە هەر یەکەیان دنیابینێکی تایبەت بە ناوچەکەی خۆی هەبووە وێوتم ئێمە احتیمالە ئێستا لە حاڵەتی ئەوا بین کە شۆڕشێک دروستکەین بۆ هەموو کوردستان هەرچەندە ئەوەش پێم وایە تا ئێستا پێنەگەیوە بەڵێ یعنی بەڕای تۆ ئێستا پێشتریش باسی ئەومان کرد باسی بۆ من نمونەی ڕاپەڕینی ئازاری ساڵی 1990 کێدرایەوە کۆمەڵێک هێزی سیاسی بەشداریان تیا کرد بەڵام بە شێوەیەکی خۆڕست جەماوەر لە ناو شارەکانی کوردستانەوە ڕاپەڕین بەڵام ئەبینین ئەوانەی کە بوون بە خاوەنی ئەم ڕاپەڕینەوە قسەی لەسەر کرا یعنی ئەمانە شۆڕژگێر بوون بۆ خۆی یعنی پێدوانیە بۆ خۆی ئەم ڕاپەڕینەش کە ئێمە لە باشووری کوردستان کرا بۆ خۆی چووە ناو ئەو پێدراوانەوە کە لە ناو چەمکی شۆڕشایە یعنی ئەوانەی کە هاتنە پێشەوە جارێکتر خەریک بوون لە شاخوتیان شۆڕشمان کردەوە ئێساش ئەوەی کە یاداشتا نووسرێتەوە و بازە مێژوی و قۆناغانە ئەگرێ هەمیشە بە شۆڕش و شۆڕژگێر ڕوێ ناکرێ ئایا یعنی پێدوانی ئەمە جارێکتر گەڕایەوە بۆ ناو چەمکی شۆڕش بە دڵنیاییەوە ئەوەی کە لە کوردستان لە ساڵی 1990 ڕوویدا ڕاستە بە ڕاپەڕین ڕوویدا و کۆمەڵێک هۆکاری لە پشت بوو بەڵام ئەبێ بزانین ئەمە سەرەتایەکی هەبووە ئەمە کۆمەڵێک بابەتە بوون کەوای کرد ئەم شۆڕشە ڕووبدات یعنی ئەوەی کە لە ساڵی 1990 ڕوویدا هەرە و کاتە لەدایک نەبوو بۆ ڕاستەوە خۆ ڕوویدا ئەمە مێژوویەکی هەبوو تقریبا نزیکەی چەندین دەیە بوو خەڵکی کوردستان لەم ناوچەیە چەوسێنرانەوە لەلایەن حکوومەتێک لە دوای یەکەکانی عێراق هەرتەنانەت بۆ خۆی دروستکردنی عێراق وەک جۆرێک کورد وەک جۆرێک لە ئیهانەت مەشایەکە لەبەرەوەی تا ڕادەیەک ئێستا ڕێیەکە دروست کە وڵاتی ئەوی لەت کردووە چکە وڵاتەکەی ئەو بەشێکی چوەتە ناو دەوڵەتی عێراقەوە بۆیە توانین بڵین بڵێ ئەوەی کە لە ساڵ 1990 ڕوویدا شۆڕش بوو ئەوانەشی کە پێی هەستان شۆڕشگێر بوون بەڵێ دکتۆرە سۆزان لەناو مێژووی سیاسی کووردا زۆرجار شۆڕش و ڕاپەڕینەکان یعنی جۆرێ لە تێکەڵیتی ئایسا بۆ نە تۆ لە بەشی پێشوە باسی بۆ نمونە شۆڕشی شێخ سەعیدی پیرانێ کرد یا ئەوەی کە بۆ نەشی عوبەیدوڵای ناهری ساڵی 1970 بۆ 1970 ئەیکا دژی دەوڵەتی قاجاری و دەوڵەتی عوسمانی یعنی ئەمانە زۆر جار ئەوتی بۆ نە شۆڕشی شێخ عوبەیدوڵا زۆر جاوتی ڕاپەڕین ئەوەی کە ئێمە ئیخوێنینەوە لەسەر چاوە مێژوویەکانە یعنی جیاکردنەوەی ئەمانە وەکو چەمک چۆن ئەبێ ئێمە وەکو کورد مامەڵەیان لەگەڵا بکەین بەڵێ ئەوەی ئێمە لە مێژوان نووسیمانەوە بەداخەوە لەبەرەوە ئێمە خاوەنی نووسینەوەی مێژووی خۆمان نەبووین مێژووی خۆمانمان نەنووسیوەتەوە زۆر جار ئەو شۆڕشانی ئێمە لەلایەن وڵاتانی ترەوە بە هەڵگەڕانەوەش تەنانەت بە کودەتا و بە هەڵگەڕانەوە و بە گێرەشێوێنی وەسف کراون ئەمە جیاوازە لەوەی کە ئێمە وەکو وتم ئەگەر بێت و چەمکی شۆڕش وەکو خۆی کە هەیە وەکو تیۆر بیهێنین بیسەپێنین بەسەر شۆڕشی کوردیا وەکو خۆی ئەمە بەڕاستی حاڵەتێکی ناتەندروستە هەر ناتەندروستە چونکە ناگونجێ ئەم حاڵەتە بەڵام شۆڕشەکانی کورد شۆڕشن بەس جیاوازیەکەی ئەگەر ئێمە باسی شۆڕشەکانی کورد بکەین تەماشاکەین ئێمە شۆڕشێکمان نیە بەناوی شۆڕشی کوردستانەوە وەکو مامۆستا باسی کرد شۆڕشەکانی ئێمە پرۆژەی گشتگیری نەتەوەییان نەبووە پرۆژەیەکی نەتەوەیی یان با بڵێن کوردستانیمان نەبووە پرۆژەکان پرۆژەیەکی ناوچەیی بوون نەک ناوچەی بەڵێ لۆکاڵی بوون و تەنانەت شوناسی کەسێتیان هەڵگرتووە
بۆ نمونە شۆڕشی بەدرخان پاشا، شۆڕشی شێخ عوبەیدڵڵا، شۆڕشی شێخ سەعیدی پیران، شۆڕشی سمکۆی شکات، بۆ شۆڕشی شێخ مەحموود، یعنی هەمووی ناوی تاکی هەڵگرتووە لە شۆڕشەکانی کوردەوە بۆمان دەرەکەوێ. ئێمە نەکەر خاوەنی پرۆژەیەکی گشتگیری نەتەوەیی کوردستانی نەبووین، ئێمە شۆڕشەکانمان بە کەسایەتیەکانمانەوە ناسراون و بە کەسایەتیەکان دوانیە دوجارە چینەوە سەر ئەو پرسیارە تیۆریی پێشتر باسمان کرد کە قسە لەسەر کاریگەری و هەناردەی شۆڕش کرا. ئەگەر کاریگەری و هەناردەی شۆڕش بۆ هەر کەسێکی تر عیبە بوو بێ یا دەزوەردان بوو بێ یا بە هەر شێوەیەکیان ئیلهام بەخشیش بوو بێ، ئەوە بۆ کورد چەند قات زەرورتر بووە لەبەرەوەی باش لەبەری کوردستان دابەشی 4 پارچە بەسەر 4 دەوڵەتا کراوە. یعنی پێ دوان نییە یەکێک لە هەڵە گەورەکانی ناومێژووی سیاسی ئێمە هەناردە نەکردن و کاریگەر نەبوونە هی ناوچەکان. بۆ نمونە ئێمە گەر باسە ڕاستە هەندێک جار لەوانەیە سەکە باسی شۆڕشی شێخ عوبەیدوڵڵای نەهری ئەکرێ، یەکسەر باس لە دەوڵەتی قاجاری کە ئێران بۆ سەفەوی کە عوسمانی بووە، هینە بەبوورە عوسمانی کە تورکیا بووە، ئەمە لە لۆک و لۆکاڵی باس کراوە، بەڵام نەبوو بە شێوەیەکی گشتگیر کاریگەرینەوە. هەست ناکە یعنی ئێمە ئەچینەوە دوجار سەر ئەوەی کە ئێمەوە کەم و کورتی بووە کە نەمانتوانی و ئەم شۆڕشانەمان کاریگەریان هەبێ لەسەر پارچەکانی تر تاوەکو تۆ ئەڵەیت شۆڕشەکە ناوی شۆڕشی کوردستان بێت بە دڵنیایی ئێمە کەم کورتیەکە لە نێو خۆمانە، یعنی ئێمە ناتوانین هەموو کەم و کورتیەکانی شۆڕش و هەموو هۆکارەکانی شکستی شۆڕشەکانمان بخێنە ئەستۆی لایەنی دەرەکی. یەکێکی تر لەو خاڵانە کە من ئەمەوێ باسی بکەمەوەی کە تۆ ئێستا پرسیار لەسەر کرد ئەوەیە، بۆ نمونە باسی شۆڕشی شێخ عوبەیدڵڵات کرد. شۆڕشی شێخ عوبەیدڵڵا، شێخ عوبەیدڵڵا پرۆژێکی ئاوای پێوەیە کە مینجارە لە مێژووی کووردا بەڕاستی کەسێک دێ پرۆژەیەک دێنێ بە ناوی پەیمانی پیرۆزەوە ئەوێ سەرجەم عەشیرەت و خێڵەکانی کورد لە نێو ئەم پەیمانەیە کۆبکاتەوە، سەرجەم میرە بچووکەکان لە نێو ئەم پەیمانەیە کۆبکاتەوە بۆ ئەوەی بتوانێت شۆڕشێکی ناوچەی فراوان هەڵگری پرۆژە بۆ شێخ عوبەیدڵڵا. بەڵام دەرەنجامەکەی چی بوو؟ شێخ عوبەیدڵڵا چۆن ئەمانەی ڕازی کرد بێنە نێو پەیمانەکەەوە؟ هیچ میرێکی کوردیان سەرۆک عەشیرەتێکی کورد ڕازی نەبوو بێتە نێو ئەم پەیمانەوە بەبێ دەستکەوت. یعنی شێخ عوبەیدڵڵا ناچار بوو بۆ ئەوەی ئەوان ڕازیکە، بۆ ئەوەی ئەوان بێنێتە نێو ئەم پەیمانەوە، ناچار بوو چی بکات؟ دەستکەوتیان بەسەرا دابشکە. بەڵێنی ئەوەی پێدان لە جەنگەکانە کە دەستکەوتەکان دێناوچەکانیان بەسەرا دابشکە، هەر یەکە و ناوچەیەکی باتێ بۆی لەژێر دەسەڵاتیان بەم شێوازە بە مەرجات نەنێو پەیمانی پیرۆزەوە. ساگەر من لێرە ڕاد بگرم، پێ دوانی ئەچینەوە سەر ئەوەی کە تۆ ڕەخنەی ئەوەت کەوتی یعنی کورد ناتوانێت بەو چەمک و پێدرا و یاسا و ڕێسانی کە ڕاپەڕینی لە وڵاتە پێشکەوتەکانی خۆراوە پێکراوە کورد بچێتە ناو ئەو بۆتەوە. پێدوانیە کاریگەری کەلتۆری خێڵ دەسەڵاتی فیودالیزم و پیاوە کاپیتاڵەکان لە ناو خەڵکاوە کۆکردنەوەی داهات و دەستکەوت و یعنی لەسەر حسابی یەکتر خۆژیاندن. پێدوانیە ئەمانە بۆ خۆی کاریگەری و خاڵێکی لاواز بووە لە ناو شۆڕشەکانی کووردا، هەروەکو بە نمونەی هێنیتەوە کاتێکە کە پرۆژەیەک بە ناوی بۆنە پەیمانی پیرۆز هیناکرێت لە شۆڕشە، بەڵام دوجار ئەم پرۆژەیە سەر ناگرێت لە بەرامبەرە بە دەستکەوت دێتە دی. بەڵێ ئەمە یەکێکە لە پێدوانی ئەمە خاڵێکی لاوازی بەتەکیدە یەکێکە لە خاڵە لاوازەکان بۆیە ئێمە ناتوانین بە هەمان پرەنسیپ و فۆرم ئێمە شۆڕشەکانی ئێمە بپێوین بە شۆڕشەکانی ئەوروپا لایەزال تاوەکو ئێستاش، یعنی ئێستاشی لەگەڵا بێ ئێمە بەدەست ئەم کێشەیەوە ئەناڵێنین دابەشبوونی هۆزایەتی خێڵایەتی لە نێو کووردا وای کردووە کە کورد خاوەنی پرۆژەیەکی یەکگرتووی سەرتاسەری کوردستانی نەبێت. یعنی ئێستش کە مامۆستا باسەکە ئێمە لە حاڵەتی شۆڕشین ئێستش بەم جۆرە بیرکردنەوە ئێمە ئەژین، ئەگەر هەر بەم جۆرە بیرکردنەوە شۆڕش بکەین هەمان دەرەنجامی شۆڕشەکانی پێشووتری ئەبێ. بەڵێ مامۆستا کاروان زۆر جارێ عنی قسە لەسەرەوە شەکرێ کە ئەم شۆڕشانە ئێمە باسیشمان کرد هەر یعنی چینێکی دیاریکراوە پێی هەڵەسێ کە چینی خوارەوەیە. ئێمە ئەگەر بگەڕینەوە بۆ ناو شۆڕشەکانی کورد لە شۆڕشی شێخ سەعیدی پیران، شێخ عوبەیدوڵڵای ناهری، شۆڕشی شێخ مەحموود و شۆڕشی ئەو شۆڕشانی تری کە لە ڕۆژهەڵاتی کوردستان ڕویانیاوە بە تازەکانەوە و ئەو شۆڕشانەی کە لە باشووری کوردستان شۆڕشە تازەکان سەریان هەڵداوە دروست بوون، ئایا یعنی ئەم شۆڕشانە هەموو توێژی خوارەوەی خەڵک کردویانە یا خانەدان و دەسەڵاتدارەکان و میرەکان کردویانە؟ هەروەکو مامۆساش وتی زۆربەیان بەو ناوانەوە ناونراون. بەڵێ دیسانەوە گەڕێنەوە بۆەوەی کە ئەمکانەی کە بۆ شۆڕشەکانی تر بەکار دێ ئەکرێ ئێمە بە هەمان چەمکەوە شۆڕشەکانی کوردی پێ بخوێنینەوە، چونکە بۆ نمونە کە شۆڕشێک لە ئەوروپای ڕوویداوە چینێکی تایبەت پێی هەستاون، بۆ نمونە توانە چینی خوارەوە
چینی پرۆلیتاریا یاخود هەندێک جار خانەدانەکان هەوڵێکی چاکسازیان داوە بەڵام ئێمە لە کوردستانە لەوانەیە خاوەنی ئەم چینانە نەبووبین هەرچەندە لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئەمانە هەبوون بۆ نمونە ئێمە لە کوردستان هەتاوەکو ێسش بیزەبت شۆڕشێکمان نییە کە ڕاستەوخۆ چینی خواروی کۆمەلگا پێی هەستا بن بەڵام هەمیشە چینی خواروی کۆمەلگا چینی گشتی با بڵین ئەگەر ڕاست بێ ئەوانە بەشێک بوون لە شۆڕشە کوردیەکان بەڵام ئەوەی کە سەرکردایەتی شۆڕشەکەی کردو بە دڵنیاییەوە ئەوانە بوون کە لە ئەگەر ڕاست بێ دیسانەوە چەمکەکە لە چینی خانەدانەکان بوون لە شۆڕشە کوردیەکانە من پێم وایە هۆکارێک بوو ئەوەی کە ناچینەوە سەر ببوورە سەر یعنی دیاردەی خێڵ و بنەماڵە و دەسەڵاتی سەید و شێخ و ئەو دەست ڕۆیشتوانەی کە زیاتر یعنی کاریگەریان لەسەر هەستی خەڵکیە بووە بە دڵنیایەوە ئێمە ئەگەر باز لەو گرفتانە بکەین کە بۆچی ئەو شۆڕشانە سەر نەکەوتون و ئەوانەی کە نوێنەرایەتی شۆڕشەکەیان کردو بەڵێک بەشێکی پەیوەستە بە چینەی کە بە شۆڕشەکە هەستاون بەڵام ئێمە گرفتێکی ترمان هەیە لە دنیای کوردی خۆمانە دوو شت هەیە ئێمە نەمان بووە لە مێژووە شارمان نەبووە چینی ناوەندمان نەبووە ئەمە بۆ گۆڕانکاریکردن لە کۆمەلگایە زۆر زەڕورن ئەم دوانە تۆ بێ شارت هەبێ شار بەمانای شار و هەروەها چینی ناوەندیشی هەبێت ئەمە چینێکە بەڕای من پێم وایە چینی پارێزەری کۆمەلگایە ئەم چینە ئەتوانێت شۆڕشەکان بپارێزێ چینی خانەدانەکان ئەوەی کە جەنابەت کۆمەڵێ ناوت لێ ناوانەی کە هەن لە کۆمەلگای کوردیا بە ناوی خانەدانی بەڵکو کۆمەڵێ ناوی تریان هەیە ئەوانە چینی خاوەن بەرژەوەندی کۆمەڵێک بەرژەوەندی بە دڵنیاییەوە لەگەڵ شۆڕشەکە خەن چینی گشتی چینی خوارەوەی کۆمەلگا ئەمانە خاوەن هیچ بەرژەوەندیەک نین واتە هیچیان نییە لە دەستی بدەن بەڵام ئەوان توانیویانە ئەمان بەکاربێنن بە دڵنیاییەوە بۆیە وتم مەبەستی چینی گشتی مەبەستێکی مرۆڤانەیە مەبەستێکی سادەیە هەمیشە ئەوانە تا ڕادەیەک بە تایبەتی لەم ناوچەیە لە ڕۆژهەڵات لەوانەیە ئاسانتر لەگەڵ شۆڕشەکانە بێن ئاسانتر پشتگیری شۆڕشەکان بکەن بەڵام چینی ناوەند ئەگەر بەمانای وشەکە چینی ناوەند هەبێ لە کۆمەلگای کوردیە پێم وایە ئەوان ئەتوانن هەڵگری تۆوی گۆڕانکاری بن لە ناو مێژووە ئێمە بۆچی ئەو شۆڕشانەمان سەری نەگرتەوە گوتم توانین ئەو دوو هۆکاری بۆ ئیزافە بکەینەوەی کە تا ئێستا لەوانەیە باز نەکرابێ یەکەم ئێمە شارمان نەبووە و ئەو چینەشمان نەبووە کە چینی ناوەندە و ئەو چی ناتوانێت کۆمەلگاکە پارێزێت بەرەوەی ئەوەندە بەرژەوەندێکی گەورەی نییە کە لەبەر ئەو بەرژەوەندی واز لە ئامانجەکانی شۆڕشەکەی بهێنێت و ئەوەندەش لە چینی خوارەوە نییە کە ئاگاداری مەبەستە گەورەکان نەبێ بۆ ڕزگارکردنی کۆمەلگاکەی بەڵێ دکتۆرە سۆزان زۆرە یعنی لە ڕژێمانی کە یا ئەو دەسەڵاتە سەردەستانی کە لە ناوچەکانە کوردیان چەسانۆتەوە شۆڕشەکان بەرامبەریان کراوە زیاتر پیانەوتێ دەسەڵاتی یان ڕژێمی ڕەگەسپەرستی یاوەی دەسەڵاتی بەزاراوە ئینگلیزەکە دەسەڵات ینی ڕاسیزم جۆرێک لە کاریگەری هەبووە یعنی ئەو شۆڕشانە ئایا یعنی کە کراوە لەکوێی ئەم چەسانە و ڕەگەسپەرستیا بوون و تا چەند چۆنەڵی بارگاوی بوون و شیارکردنەوە هەبووە بەو فۆرمەی کە بەرامبەری ئەو ڕژێم و دەسەڵاتدارانەی کە ڕەگەسپەرستن بەرامبەر بە کورد و چەسانەوە ڕاگواستن و نیشتەجیەکەی وە دەرکردنی کورد لە ناوچەکانی خۆیان و بڕینی شوناسی نەتەوەکانی خۆیان بەسەرە یعنی تا چەند پەیوەندی و علااقاتێکی تایبەت هەیە لە نێوان ڕەگەسپەرستی و چەمکی شۆڕژگەڕێ یا شۆڕژا لە ناو مێژووی ڕابردووی کووردا خۆی لە ڕاستیە شۆڕژگەڕی چەمکی ڕاستیزم لە ناو شۆڕژگەڕیتیا جێ نابێتەوە دوو فۆرمی جیاوازن بەڵام زۆربەی زۆری شۆڕشەکانی بە تایبەتیوانی کە لە ڕۆژهەڵاتەوە حتا ئەوانی کە لە ئەوروپاشا دروست بوون لە ڕۆژ ئاواشا دروست بوون لە دواتردا ئەگۆڕێن بۆ شۆڕشێکی ڕاسیستی لە مێژووە هەمانە بۆ نمونە بزوتنەوەی فاشیستمان هەیە لە ئیتالیایە کە سەرەتا گروپێکی شۆڕژگەڕین بەڵام دواتر دوایەوەی کە دەسەڵات وەرەگرن ئەبن بە ڕوتێکی ڕاسیستی لە ئەڵمانیا هەرچەنە بە شۆڕش نهاتنە سەر حکوم بە هەڵبژاردن هاتن بەڵام دواتر ئەویش بە هەر بە شێوازە دیموکراتیەک هاتنە سەر حکوم دواتر بوون بە دەسەڵاتی ڕاسیستی لە ڕۆژهەڵاتە ئێمە دوو فۆرمی هاوشێوەی نازیزم و فاشیزممان هەیە یەکەم فۆرممان تورکە با بڵێن ئەتاتورکە شۆڕشی زوتنەوەی ڕزگاری خوازی تورکە و دووهەمیشان شۆڕشی یان با بڵێن زوتنەوەی پارتی بەعسی عەرەبێ بەڵێ بەعسیزمە لە تورکیایە
مستەفا کەمال بزوتنەوەکەی یان شۆڕشەکەی بە ناوی شۆڕشەوە ڕۆیشت و بە ناوی بزوتنەوەی ڕزگاری خوازی نەتەوەییەوە ڕۆشتووە و کورد بەشێک بووە لە سەرکەوتنی ئەم شۆڕشە. بەڵام بزانە دوای ئەوەی کە دەسەڵات وەرئەگرێ و دەسەڵاتی خۆی ئەچەسپێنێ و دەوڵەت دروستەکە یەکسەر ئەبێ بە بزوتنەوەیەکی ڕاستستی و پاکتاوی ڕەگەزی دش بە کورد ئەنجامەدا و پەیڕەو ئەکا. بۆیە زۆر جار زۆربەی ئەوانەی کە لە شۆڕشان و بە شۆڕش گێڕی دێنە سەر حکوم ئەگۆڕێن بۆچی بۆ بزوتنەوەیەکی ڕاستستی. بۆ نمونە لە کودەتای پارتی بەعس لە 63 و 68 یخۆ لە 63 کورد بەشدار بوو لە هاوکاری پارتی بەعس بوو لە هاتنە سەر حکومە. بەڵام دوایەوە کە دەسەڵات وەرەگرن یەکسەر چیەکەن یەکسەر دش بە کورد ئەکەونە کارەوە بوورەکەواتە واریدە هەموو شۆڕشێک دوجار سەری لە ڕاستیستیوە دەرچێ. بەڵام وەڵامەکەم ناوبڕێک وەرەگەم و دواتر وەڵام بەرەوە. بینەرانی بەڕێز و خۆشەویست ناوبڕێکی کورد وەرەگرین و دەگەڕێنەوە لاتان. جارێکتر سڵاو دکتۆرە سۆزان ئەوم پرسی لە پێشی ناوبڕەکە ئایا ئەکرێ هەموو شۆڕشێ ینی دوجار سەری لە ڕاستیسیوە دەرچێت هەروکو ئەو نمونەی تۆیە ناتەوە خۆ حیزبی بەعس شۆڕشی کرد لە 63 و بۆ جاری دووەم کودەتا ئەوە لە ساڵی 1960ەوە بە هەمان شێوە لە سووریاش هەمان مۆدێل بوو بەڵام بە ژینگەیەک و شێوازێکی جیاوازتر ئەمانەش ناویان شۆڕژ بەڵام دواتر وەک ئاماژەی پێکرانی سەریان لە ڕاستی سێوە دەرچوو. ناتوانم بە هەموو شۆڕشەکانی نەک هەمووی بەڵام ئەکرێ شۆڕش ئەکرێر بەڵێ واریدەکە بەشێکی زۆر لە شۆڕشەکان بەم ئاقارەیە بڕۆن. ئێمە نمونەمان هەیە شۆڕشی بۆ نمونە شۆڕشی رووسیا یەکێتی سۆڤێت هەڤە بەڵێ یەکێکە دوای ئەوەی کە شۆڕش لە تورکیا دەست پێکا بە ناوی شۆڕشیان بزوتنەوەی ڕزگاری خوازیەوە بەڵام لە 1920 کاتێک کە دەوڵەتی تورک دامەزرێەوە ئەبێ بە بزوتنەوەیکی ڕاستیستیوە دش بە کورد ئەجەنگێ. لینین یەکەم کەسەکە دان ئەنێ بەچیە بە دەوڵەتی تورکا و نەکدانی پیانێ هاوکاری مادی و معنەوی بزوتنەوەکەشی ئەکا. لە کاتێکە ئەگەر بگەڕینەوە بۆ چەمکەکانی شۆڕش باز لە شتێکی ترەکەوە باز لە دادپەروەری و یەکسانی و مافی ژێردەستەی و نەتەوەکانەکە. بۆیە زۆر جار گۆڕینی شۆڕشەکان و دەرچوونیان لە فۆرمی شۆڕش گەڕێتی و بۆ ڕاستی شتێکی واریدەوەکو باسمان کرد لە ئیتالیا نمونەمان هەیە لە ڕۆژهەڵاتە نمونەمان هەیە. بەڵێ ئەگونجێ شۆڕش زۆر جار ئاقاری ڕاستی بگرێتە بەڵێ. ئێستا کورد لە چه قۆناغێکی شۆڕشدایە ئێمە لە ڕابردووە شۆڕشمان هەبوو ئەو شۆڕشەی کراوە زۆر جار هێز و ڕێکخرا و بزوتنەوە ناسیۆنالیستەکانی کورد هەڵگری خەونی دەوڵەتی نەتەوەی و سربەخۆی و دروستکردنی کیان و دۆزێکی سیاسی بوون بەڵام ئێمە نەگەشتوین بەوە. ئایا ئەکرێ بڵین شۆڕش بەردەوامە؟ شۆڕش بەردەوامە بەڵام بە جۆرێکی تر ینی جیاوازی قۆناغ بارودۆخ جیاوازی شێوازی خەباتکردنەکەمان گۆڕاوە. لە هەندێک پارچەی کوردستانە تا ئێستا شۆڕش گێڕێتی و خەباتی پارتیزانیمان هەیە و تا ئێستا بەردەوامە. بەڵام لە هەندێک لە پارچەکانی تری کوردستانە ئێستا خەبات گوازراوەتەوە بۆ قۆناغێکی تر. ئێستا ئێمە لە ئانوساتی شۆڕشێکین بەڵام شۆڕشێکە بە شێوازێکی تر و شۆڕشی چەکدارینەوە وش ئەو شۆڕشە توندوتیژی نییە کە باسی ئەەکەین. ئێمە ئەمانەوێت تا بکرێت بە شێوازێکی دیبلۆماسیانە و سیاسیانە مافە نەتەوەیەتەکانی خۆمان بەدەست بێنین. ئەیتر ئەمە تەوان بە جیاوازی کەم و کورتی و ئەو حاڵەتانی کەتیایەتی ئەمە شتێکی ترە. مامۆستا کاروان کورد مۆدیلێکی لە دەرەوەی ئەو شۆڕشەی کە پێوترێ شۆڕشی سووریا بە ئاگرەکرێ یا ئەوەی پێوتێ بە ئاسن شۆڕشی یا توندوتیژی ئەوەی کە پێوتێ شۆڕشی سپی شتێکی وا هەیە لە مێژووی ڕابردووی کووردا یان ئێمەگە پۆلێنی شۆڕشەکان بە شێوەیەکی جیا بکەین ئایا کورد لەو مۆدیلەی هەیە؟ لە ئێستا توانین بڵین لە کوردستانە ئەکرێ خەریکە مۆدلێک لەوە دروستە بێ کە لە ناو مێژووە ئێمە گرفتەکە چەند گرفتێک دێتە ڕێمان بۆ وەڵامدانەوەی ئەم پرسیارەیەکی یان گرفتێکی میتۆدیە کە تایبەتە بە نووسینەوەی مێژووی ناوچە کوردیەکان نووسینەوەی ئەو مێژووی کە لە ڕابردووە لە کوردستان ڕوویداوە ئەوەی کە لە بەردەسی ئێمەیە تا ڕادەیەکی زۆر زیاتر دەنگی شمشێر و دەنگی جەنگ و ئەوانە ڕوونە و ئەوانە دیارن بەڵێ ئەمە ناکاتەوەی کە مێژووی کورد هەمووی ئەوە بوو بێ ئەمە وەکوتم کۆمەڵێک گرفتە کە لە مێژووی کوردایەمە ڕوبەڕوومانە بێتەوە هەندێک سەردەم هەیە لە مێژووی کورد لەوانەیە
ئێمە ڕیکۆردی زۆرمان نەبێت لەسەر ئەو سەردەمەواتە تۆمارمان نەبێت لەسەر ئەو سەردەمە ئەکرێت لەو سەردەمانەی کە دیار نین لە مێژووی کوردیا ئێمە خاوەنی شۆڕشێکی سپی بووبین بۆ چاکسازیکردن لە کۆمەڵگای بەڵام ئێمە نەمان بینی بێ بەس بەداخەوە پێم وایە بەشێکی زۆری ئەوەی کە نووسراوە و لە بەردەسە زیاتر مێژووی ئەوە نووسراوەتەوە کە گۆڕانکاری هەم سیاسی هەم سەربازیە وی ئەمەش ڕنگدانەوەی هەبووە لەسەر تەنانەت ڕنگدانەوەی هەیە لەسەر وتنەوەی وانەی مێژوو لە زانکۆکانە بەشێکی زۆری تەرخانە بۆ مێژووی سیاسی بێت تەنانەت لە مێژووی کوردیشا کە مێژووی خۆمانە بەڵام ئێستا گەر لە سەدەی 20 تەماشا بکەین کە کورد سەرەتایەک دروستەکە بۆ دروستکردنی ئەوەی کە پێشتر باسم کرد چینی ناوەند ئێمە ئەتوانین بە گەشەپێدان بەم چینە و چینێک بانەڵێن ڕۆشنبیر چینێک کە خاوەنی خۆی بێخۆی بتوانێت وەکەوەی کە هەیە خۆی دەربخات نەک چاوەڕێ ئەوە بکە لە ڕێگەی ئەوانی ترەوە دەربکەوێت لە ڕێگەی غیری خۆیەوە ئەم چینە ئەگەر دەربکەوێ و ئەم شەپۆلە ئەگەر لە ناو کووردا گەشە بکە بەڵێ ئێمە بینە خاوەنی شۆڕشێکی سپی بۆ ئەوەی بتوانین ئەوەی کە پێمانە بۆ گۆڕینی ئەو دنیایی کە ئێمە تیاین دەری بخەین وەک لە بۆ شۆڕشەکانی تر باسمان کرد ئایا لە کوردستانە بزوتنەوەیەکی ڕۆشنگەری هەبووە ئاڕاستەی شۆڕشەکان بکە یا دەستە بژێرێکی نخبەیەک یا هەبووە شۆڕش ئاڕاستەکەوە فکرەکانیان بۆ چوونەکانیان دیدە ڕۆشنگەرەکانیان ئیلهام بەخشی شۆڕش بێ و وشیاری بخاتە ناو شۆڕشگەڕەکانەوە نەخێر پێشتر ئێمە وتم باسی ئەومان کرد کە ئێمە شۆڕش بەو چەمکانەی کە بینیومانە لە ناوچەکانی تری دنیاە لە کوردستانە شۆڕشمان بەو فۆرمە نییە واتە شۆڕشێکمانی وەک شۆڕشی فەڕەنسی کە پاشخانێکی گەوری فکری لە پشتی بوو بێ ئەمە گوناحی ئێمە نییە و گوناحی شۆڕژگەڕەکانی و کاتەژ نین بارودۆخی خۆیان لەو سەردەمە بەو جۆرە بووە توانیوانە ئەوەندە پێشکەشکەن بە کۆمەڵگا ئێمە ناتوانین ڕخنە لە کەسێ بگرین لەسەر شتێک کە نەیتوانیوە بیکە باشە نخبە ئەوەی کە پێوتێن نخبەی دینی یا ڕێبەرەکان ئەو مەلانەی کە کاریگەری ڕۆحیانە بۆ لە ناو خەڵکە مەلا و پیاوانی ئاینی لە شۆڕشەکانە ئێماگەر بەدرخان بڵین شێخ سەعیدی پیران بڵین شێخ عوبەیدوڵای نەهری شێخ مەحموود یعنی ئەمانە لە هەموو پارچەکانی کوردستان ئەندازەیەک ڕاستە شۆڕشی ژیناولەنین بەڵام بۆنمە لە کۆماری کوردستانە قازیەکان و بنەماڵەی ئاینی قازیەکان کاریگەریانەیە یعنی پێدوانیە ئەمە بۆ خۆی ئەمەژ ئەکرێن ناو بنین یعنی کاریگەری نخبەیەک لە ناویانە بەدڵنیاییەوە ئەکەوێتە سەرەوەی کە مەبەستمان لە نخبەک چییە ئەگەر مەبەستمان لە نخبەی بیریار و فەیلسوف بێ نەخێر بەس ئەگەر مەبەستمان لە نخبەوار لە کوردستان بیرمان ناچێ مامەسا ینی لە ڕابردووە ڕاستە لە ساڵانی 50کان بە دواوە کاتی حوجرەکان یاسایەک دەرەچی ئەگۆڕێ بۆ قوتابخانە و مەلاوینەکانەشن ناو مەدرسەکانەوە دەرسەڵێنەوە بەڵام پێشتر کاریگەری پیاوانی ئاینی و کاریگەری دەسەڵاتێکی ڕۆحی هەبووە کە زیاتر ئیلهامی لە دەقی پیرۆز و لە مامۆسایانی ئاینی و وەرگۆک و پێشەوە پێدوانیە ئەمە یعنی ئێمە کاتی ئەوەیە ئەمە خوێندنەوەی بۆ بکرێەوە توێژینەوە بکرێەوە وەکو کاریگەریەکی ڕۆشنبیریانە لە ناو شۆڕشەکانی کووردا باز بکرێت بەدڵنیایەوە کاریگەری هەبووە بەپی ئەو مەبەستەی کە ئیشان لەسەری کردووە ینی حوجرەکانی کوردستان هەرچەنە ئێمە ناکرێک پێناسە بۆ هەمویان بکەین و با بڵێن کەسایەتی ئاینەکانی کوردستان و شێخەکانی کوردستان ئەمانە هەموو وەک باسیشمان کرد کاریگەری خۆیان هەبووە بەپی بارودۆخی کۆمەڵایەتی و سیاسی سەردەمی خۆیان بەڵام ئەگەر پێمان وا بێمانە شکڵیان گرتووە بۆ شێوەیەک لە شۆڕشێکی سیاسی بۆی بارودۆخی سیاسی کۆمەلگا بگۆڕن کە بەرنامەکە زیاتر بەو ئاقارەیە ڕوان خێر بەڵام کەسایەتی هەبووە عفو کەسایەتی هەبوو کە لەناو ئەوانە پەروەردە بووە دواتر بۆتە کەسایەتیەکی سیاسی نمونەمان لە سەدەی 20 هەیە بەڵێ ئەو شۆڕشی شێخ مەحموودی حەفید ئەبینین لە دوای دروستبوونی حرەکەیەکی ڕۆشنبیری و ئەو بزوتنەوەی کاری ڕۆژنامە نووسیەوە دروستبوونی نخبەیەکی دیاری ڕۆشنبیری و دەرچوونی ڕۆژنامە و گۆڤارەکان یعنی لە سەرەتاکانی سەدەی 20دا تا چەند یعنی ئەمە کاریگەری هەبووە لەسەر بۆ نمونە شۆڕشێکی وکو شۆڕشی شێخ مەحموود کە
ڕاستە دەسەڵاتی شێخ مەحموود و پیاوانی ئاینی و تەریقەتی قادری حزورێکی گەورەیە بوو بەڵام ئایا تا چەند نخبەی ڕۆشنبیر لێرە حزوری هەبوو ئایا ئێمەش ئەکرێ بۆکو شانازیەک ئەمانە دابنین وکو کاریگەری ڕۆشنبیرانی خۆمان بۆ ڕۆشنکردنەوەی ڕێگای شۆڕش لەو قۆناغەدا بەڵێ وەڵام من پێم وایە نخبەی ڕۆشنبیر ڕۆڵی هەبووە من بە پێچوانەی مامۆستاوە ئێمە نمونەمان هەیە لە مێژووە ئێمە پێشەوەی باسی شێخ مەحموود بکەین ئێمە پێش شێخ مەحموود شێخ سەعیدمان هەیە نخبەیەکی ڕۆشنبیر بیرۆکەی شۆڕشەکە دائەنێن کە یوسف زیا و خالید بەکی جوبرانە ئەمان بیرۆکەی شۆڕشەکە گەڵاڵاکەن و ئەمان ڕێکخراوی ئازادی دروستەکەن بەڵام کۆمەڵگەی کوردی بیرمان نەچێت کۆمەڵگەیەکی ئاینی بووە بۆ ئەو کاتە هاتنە پێشەوەی دوو ڕۆشنبیر دوو کەسایەتی کە خاوەنی هیچ جۆرە دەنگێک نین خاوەنی هیچ جۆرە نفوزێک نین بۆ ئەو سەردەمە قوبوڵ نەدەکرا هەر بۆیە یوسف زیا چیەکە خالید بەگ ڕاست پێرێکە قسە لەگەڵ شێخ سەعیدا بکە و شێخ سەعید دەهێنە نێو کۆمەڵی ئازادی و ئەیکەن بە سەرۆکی کۆمەڵەکە و دواتر ئەبێ بەڕابەری شۆڕشەکە یعنی کۆمەڵگەی کوردی تەقبولی ئەوەی نەکردووە کە بەشێک لە چینی ڕۆشنبیر لەو سەردەمەیە دەرکەوێ و بێتە پێشەوە ڕۆشنبیران خۆشیان زۆر باش ئەمەیان زانیوە کە بەم جۆرە ناتوانن هیچ جۆرە دەستکەوت و سەرکەوتنێک بەدەست بێنن لە سەردەمی شێخ مەحموودا هەمانە بەڵێ نمونەی زۆرمان هەیە بەشێکی زۆر لە ڕۆشنبیران لە دەوری شێخ مەحموود کۆ بنەوە و تەنانەت بەشێکیان بەڵێ داوای لە شێخ مەحموود دەکەن کە ئەیانەوێ هاوکاری شێخ مەحموود بکەن لێرەشا ئێمە هەڵەیەکی ترەکەن لە شۆڕشی شێخ مەحموودیشا بە هەمان شێوە شێخ مەحموود ئامادەنی گوێ لە ڕۆشنبیرەکان بگرێ جا خودی شێخ مەحموود یا ئەو کەسانی کە لە دەوروبەری شێخ مەحموود بوون ڕۆڵیان هەبووە لەوەیە کە گوێ لە ڕۆشنبیرەکان نەگرێ هەر بۆ نمونە تۆفیق وهبی بەگ یەکێک بۆ لەوانەی کە خۆی ئەگێڕێتەوە ئەڵێ ئێمە چینێکی ڕۆشنبیر بووین لە ئەستەمبول خوێندنمان تەواو کردبوو بەڵام کاتێکە هاتینەوە پیانەوتین بۆین باغ لە مل ئەمانە بیرێکی بڵێ کوفریان هێناوە و بەدەرن لە ئاین و ئەڵێ بۆ چاوە تەماشاکراین تەنانەت ئەڵێ ڕۆژێک یەکێک لە مەلایەک لە ڕۆیشتم بە ڕێگا یەخەی گرتم و ڕیباتەکەی تون کرد لە ملم بۆ این باغەکە خەریک بوو بمخینکێنێ ئەڵێ مەلا ئەفەندی کە پێشتر مەلای خۆم بۆ لە لای ئەو لە حجرەیە دەرسم خوێندووە ئەڵێ گەرە و فریام نەکەوتایە ئەی خنکاندم بۆ نمونە گوێنەگرتنی شێخ مەحموود لە دەربارە ڕۆشنبیرەکەی وای کردو ڕۆشنبیرەکان وردە وردە لە شێخ مەحموود دوورکەونەوە و ببێتە هۆی ئەوەی کە ڕۆشنبیر لە شۆڕشەکەی شێخ مەحموودا کاریگەریکی ئەو توی نەبێ ڕەفیق حلمی خۆی مەسەڵەن لە یادداشتەکان باسی ئەوە کاکە یعنی هیچ ئامادەیان دەربڕیەوە بەڵام کەسێک نەبووە گوێیان لێ ڕابگرێ و ئەو هاوکاری کە پیانە بۆ شێخ مەحموود بیگەێنن بەڵام دکتۆرە پێ دوانێ یعنی ڕۆشنبیریە دینیەکە کاریگەریەکی ئەندازەیەک هەبووە تەنانە هیچ نەبێ ئەو ڕۆحی لەلا دروست کردوون کە ئێمە بە هەر تێبینیەکەەوە هەبێەوە لە نێوان دوو کەوانە بەکاری بێن بۆ منە وشەی غەزایان بەکارێناوە یعنی ئەمە نخبەیەکی دینی هەبوو ئەم ڕۆحیەتی دروستکرۆ لە ناو کۆمەلگای کوردیاوەکو تۆڵی کۆمەلگایەکی دینی بووە هاتووە بەرامبەر نارەکانی بتوانێت دیفاعکە لە ناوچەکەی کە ئێسش ئێمە بە شانازی وڵین ناونراوە شۆڕش یعنی پێ دوان نییە وشیاریە دینیەکەش بۆ خۆی جۆرێکە لە ڕۆشنبیری بەڵام بەو دیوەی ترا کە کۆمەلگا بارگاوی بۆ بەو فکرایینە بێگومان خۆ ئێمە شۆڕشەکانی کورد ئەگەر شێخ و مەلا و پیا و ئاینەکانی لێ دەرکەن پێم وایە بەشێکی زۆری مێژۆکەمان بە بۆشی ئەمێنێتەوە ئەمە ڕاستە بۆ ئەمە بەڵام نخبەی ڕۆشنبیرمان هەبووە نخبەی ڕووناکبیرمان هەبوو بەڵام نەتوانراوەکو پێویست سوودیان لێ وەربگیرێ ئێمە شکری فەزلی لە یەکێک لە شعرەکان یا بە شێخ مەحموود دەڵێ بەو شعرەی بەو دوو دێڕە شعرەی کە ئاڵێ ئێسا ئیشکە ڕووی لە هەورازە سەر و لێژینەکەی بیری فکری وردیشی ئەوێ هەر بە دوعا و نوێژینەکەی ڕخنە لە شێخ مەحموود دەگرێکە هیچ ئاوڕێک لە ڕووناکبیرەکان ناداتەوە تاوەکو بیرێکی نوێی پێشکەشکەن تاوەکو اینێکی ئەمە تەنها بە ئاین ناچێ بڕێوە یعنی ئەمەش ئەکرێ بڵێن ئێمەگە بەراوردیکەن بە شۆڕشەکانی تری دنیا و بەتایەتی وڵاتانی ئەوروپا و خۆراوە ئەمەش خاڵێکی لاوازی شۆڕشەکانی بێگومان خاڵێکی لاوازە و کاریگەریشی هەبوو لەسەر شۆڕشەکان بەڵێ مامۆستا کاروان من ماوەی بەرنامەکەم وردە کۆتایی پێدێ یعنی پێم خۆش بۆ قسە لەسەرەوەش بکەی ئێمە کە نخبەیەکی شۆڕژگێڕمانە بێت لە شاخ دوای ئەوە دێت ڕاپەڕینی خۆڕسکی جەماوەری ئەبرێ دروستەکرێ ئاوێزانی ئەو نخبە ڕۆشنبیرە لە شاخ ئەبن کە ئێستا باسەکرێ بەڵام ئێمە ئەبینین لە دوای ئەوەش ئینجا پرۆسەیەکی تری ناڕزایەتی دروستە بێت لە هەرێمی کوردستان
ئایا ئەم ناڕازی بوونەوە ڕەخنەگرتن لە شێواز و مۆدلێکی تری ئیشکردنی کورد وەکو مامۆستا باسی کرد قۆناغەکە گۆڕاوە ئەبێ قۆناغی حکومڕانی و بەڕێوەبردن ئێمە گەر باشووری کوردستان باسکەین ئایا ئەکرێ ئەمەش ناو بنین وەکو ئەگەر لە ناو ئەوەی کە خۆشی وەڵامایەوە لە ناو شۆڕشە سپیەکە ئەمە بخینە ناو شۆڕشی سپیەوە ئەم ناڕزایەتیانە یا ئایا ئەمانە فۆرمەلەیە بن لە چوارچوەیەکی فکری دیاریکراوە کە لە دوجار دەرەنجامێکیانە بێت بەڵێت طبعا ئەگەر باس لەوە بکەین ئایا ئەو نخبەیە توانن لە داهاتوە بیرۆکەکانی ئەوان ببێتە هەوێنی شۆڕشێک بۆ کوردستان بۆی بارودۆخی بەرەو باشتر بڕالەوەی کە ئێستا هەیە ئەم بابەتێکە وەک فاڵگرتنەوەی لێ گەرێ مەخسی لێ بکەین بەڵام ئەوەی کە بڵین لە ئێستا چیمان هەیە بەڵێ بە دڵنیاییەوە لە ئێستا ئەم پێم وایە ئومێدێکی زۆر هەیە نخبەیەک هەیە لەناو کوردستان بەداخەوە چەندە لەوانەیە زیاتر لە باشووری کوردستان بێ بەڵام هەر دڵخۆشکەرە نخبەیەک هەیە کە ئەتوانین بڵێن ئەمانە ئەکرێت ئەگەر بەم جۆرەی ئێستا بڕۆن ببنە هەوێنی شۆڕشێکی سپی لە داهاتووە چونکە کۆمەڵێک بزوتنەوەی سیاسی هەیە لە کوردستانە کە بە جۆرێک لە جۆرەکان ئێوێ هەڵگیری نووسینەکانی ئەو جۆرە لە ڕووناک بیر بێ باێ من نەڵێن ڕۆشنبیر چونکە ڕۆشنبیر کۆمەڵێک پێناسی جیاوازی بڵێ یانەوێت تێز و تیۆرە ڕووناک بیرەکان کە ڕەخنە لە ناو فەزای ڕۆشنبیری کووردا ڕەخنەیان گرتووە ئەیانێ بڵێن ئەم تێزانە تەرجەمە ئەکەین بۆ ئەمری واقع بە دڵنیاییەوە ناڵێن ئێمە ناڵێن ئەوە هەیە بەفعلی بەڵام پێم وایە بەڵێ هەوڵێک هەبێ بۆەوەی کوردستان بۆ ئاقارە بڕوا کە ئەم جارەیان ئەگەر شۆڕشێک بکرێ شۆڕشێکی سوور نەبێ شۆڕشێکی سپی بێت و ئەوانەی کە پشگیری شۆڕشەکەکەن کە شۆڕشەکەکەن ئەو کەسانە بن کە تێڕوانینی ئەو نخبە خوێنەوار بمانای کەلیمە خوێنەوار کە لە کوردستانە هەیە تێڕوانینی ئەوانە بگوازنەوە بۆ واقعەوە بتوانن ئەوەی کە ئەوان لە نووسینەکانیان ئاماژەی بۆکەن ئەمان لە واقعە بەرجەستەی بکەن واتە شۆڕشێک نەبێ کە سەرکردە شۆڕژگێڕەکان خۆیان بە گەورەتر لە نخبە خوێنەوارەکە بزانن ئەمەیکێکە لە گرفتەکانی شۆڕشی کورد بەردەوامە یا کۆتایی پێ نەهاتوو ئەگەر لە ڕابردووە بۆ چەسانەوەی نەتەوەی بوو بێ ئەی لە دوای ڕاپەڕینەوە چیناوانین کە ئەو کوردەی خۆی شۆڕشەکە و ڕاپەڕینەکە و ناڕزایەتی دەرەبرێ لە دەسەڵاتێکە ئەی چەوسێنێتەوە بەڵام ئێستا ئەوە خۆی بووە بە دەسەڵات ئەگەر ئێمە ئەمە بەراوردکەین لەگەڵ پێشی ڕاپەڕینە ناوەندرێکی ئایا بەردەوامی شۆڕشە بە مۆدلێکی دی یا ئەمە چی تایتڵ و ناونیشانێکی پێدرێت خۆی ئەوەمان باتەوە دیسان ئەگەر من پێم خۆشە ینی تۆ زیاتر لە ژێر ڕووناکی تێز و تیۆرە مێژوویەکان و ئەوەی کە فەلسفەی مێژوو تەشیدی لەسەرکاتەوە لە ژێر ئەو ڕووناکیە قسە بکەیت عادەتەن وەگو لە سەرتاوتم فەلسفەی مێژوو یەکێک لە تایبەتمەندەکانەوەی کە ئیش لەسەر ئێستا ناکە فەلسفەیەکە ئیش لەسەر ڕابردوو ئەکات ئەمە بە دەقی هیگڵ ئەم دەقی هێناوە بە دەقی ئەڵێ ئەمە لێکۆڵینەوە لە مێژووەکەین لەوەی کە ڕابردووە لەوەی لە بەردەستمان خۆ ئێستا خوێنێتەوە بە دڵنیاییەوە کرێ ئێمە بڵین ئەگەر باسی ئەویان بکەین پرسیارەکەمان بەو جۆرە بێ ئایا بە قسەکردن بە تێڕوانیمان لە ڕابردوو ئێستا بەروکووەڕوا ئێمە هیوادارین وەک ڕابردوو نەبێ شۆڕشێکی سوور نەبێت و ئەوەی کە ئێستا هەیە بە ئاراستەیەکی نەرمتر بڕوات و گۆڕانکاریکی لەسەرخۆ بێ اینجا کۆمەڵێک ڕێی جیاواز هەیە بۆ ئەوەی کامە شۆڕشی سیاسی کە هەموو بەرنامەکە بەرەو ئەوە ڕۆشت کە شۆڕشی سیاسی بەرەوکوێوەڕوا شۆڕشی دەستە جەمعی هەیە شۆڕشی گۆڕانکاری ڕێگۆڕیشەی لە تێڕوانینی خەڵکا هەیە من پێم وایە ئەمەیان هیوادارین ئەمەیان ببێتە هەوێنی شۆڕشکە کە گۆڕانکاری بێت لە تێڕوانینی ئەوانەی کە دەسەڵاتدارن چونکە گەر شۆڕشەکە بۆ ئەوە بێت ئەوانەی کە ئێستا هەن لە کوردستان و وەکو خۆت پێشتر وتت ئەمانە لە شاخ شۆڕشگێر بوون و ئێستا لە کوردستانە هەن و ڕێیەک هەیە بۆ ڕزگاربوون لەوانە هیوادارین شۆڕشەکە بەو جۆرە بێت تێڕوانینی ئەوانە بۆ دەسەڵاتداری بۆ حکم بۆ پێشکەوتن لە کۆمەلگایە بگۆڕێت ئەمەیان شۆڕشێکی فعلیە بێت و دنیای ئێمە بە جۆرێکی ترە گۆڕێ بەڵێ دکتۆرە سۆزان قۆناغی پێشی ڕاپەڕین و قۆناغی دوای ڕاپەڕین پێشی ڕاپەڕین کورد خۆی ستەمدیدە و چەساوەیە بەڵام دوای ڕاپەڕین دەسەڵاتدارە لە باشووری کوردستان ئێوەش پێم وایە دکتۆراکەتان لەسەر ڕاسیسم و بەعسیزمەوانێ بەعسیزم و کەمالیزمتان بە نمونە وەرگرتووە یعنی ئێمە ئەگەر بین ئەمانە ئەمە بۆ ڕابردوو وەگە بۆ ئێستا ئەمانە
یعنی قسەی لە سەرکەین وە شرۆڤەی بکەین ئەکرێ ئەم قۆناغی دوای ڕاپەڕین کە کورد خۆی دەسەڵاتیە چی ناو بنین. ئایا شۆڕش بەردەوامە یا مۆدلێکی تری شۆڕش هەیە یا هەر ئەو شۆڕشەی ڕابردوو کە باس ئەکرا کە شۆڕژ بوو دژی چەسانەوە لە هەمان کاتێ هەندێک هێزی سیاسی هەڵگری خەونی دەوڵەتی نەتەوە و دۆزی سیاسی و بوونی کیانێکی کوردی بوو ئەوە بەردەوامە ئەو ڕۆحی شۆڕشە یاخود ئێستا مۆدلێکی تری شۆڕژگەڕی هاتوۆتە کایەوە کە کورد خۆی بەڕێوە بات. ئێستا بێگومان مۆدلێکی نوێی شۆڕشە کە کورد خۆی دەسەڵاتدارە لێرەیە بەڵام کورد جگەلەوەی کە شۆڕشی پێویستە بۆ لە دەرەوە لەگەڵ وڵاتانی دەوروبەریە کورد لەناو خۆشە پێویستی بە شۆشە بەڕاستیم پێم وایە لە حاڵی ئێستای کوردستانە بە تایبەتی باشووری کوردستان پێویستی بە شۆڕشێکی ئابوووریە ئێمە باسمان لە جۆرەکانی شۆڕش کرد ینی شۆڕشی ئابووری و ئێمە زیاتر چەختمان کرد سەر شۆڕشی سیاسی بەڵام ئێمە لە حاڵی ئێستا لەناو خۆی کوردستانە پێویستمان بە شۆڕشێکی ئابووریە پێویستمان بە شۆڕشێکی کۆمەڵایەتە و لەگەڵ ئەوەشە پێویستمان بە شۆڕشێکی هیزریشە بەڕاستی ئەمان سێ خاڵی زۆر جەوهرین کە کورد ئەبێ لە حاڵی ئێستا لە باشووری کوردستانە لەناو خۆیان ئیشی لەسەرکە بینەوە لە ئەنجامەکانی شۆڕش ئەگەر ئەم شۆڕشانە لەناو خۆیان ئەنجام نەدرێ پێم وانە بتوانێت لە دەرەوە شۆڕشەکەی بۆ بەدەستێنانی مافینەتەوەیەکەی بتوانێت سەر بگرێت چونکە ئێمە ئێستا لە قەیرانێکی زۆر گەورەیە ئەژین قەیرانی ناوخۆیە ئێستا قەیرانی دەرەوە نییە هەندێک قەیرانی ناوخۆی قەیرانی دەرەوەمان نییە بۆیە هەتاوەکو تۆ لە ناو خۆتە شۆڕشێکی ڕیشەیی دەست پێنەکەی و سەرجەم سیستەمە سیاسیەکەشت کۆمەڵایەتێکە و ئابوووریەکەشت نەگۆڕی پێم وایە ناتوانانی لە دەرەوە هیچ جۆرە ئەنجامێک یان دەرەنجامێک بەدەست پێ دوانی ئەو شۆڕشی سا دەستی پێکردووە دەستی پێکردووە بەڵام زۆر لاوازە زۆر لاوازە ئەمەش ئەگەڕێتەوە بۆ ئەو خاڵەی کە ببوورە ئەگەڕێتەوە بۆ ئەو خاڵی کە ئێمە خاوەن نوخبەیەکی ڕووناکبیری گەورەنین کە بتوانین خەڵک ئاراستە بکەین بۆ شۆڕشێکی سپی لە ناو خۆیان بۆ ڕیفۆرمکردن لە ناو خۆیان بەڵام پێشتر تۆ باسی پرۆژەی شۆڕشێک کە شۆڕشگەری هەست ناکەی ئەو پرۆژە فۆرمەلە بووە لە ناو تەواوی هێز و بزوتنەوە سیاسیەکانە یعنی ئەگەر تەواویشی نەبێ زۆری نەیەکیان هەیە کە خواستێکیانەیەوەی کە پێشتر باسما کرد خواستی ڕێفۆرم بێ خواستی وەکو تۆڵی شۆڕشی یعنی دروست بووکردنی شۆڕشێکی ئابووری و شۆڕشێکی هزری بێ لە کوردستانە هەست ناکەی ئەمە یعنی ئەندازەیەک شکڵی گرتووە ئەمە تا ئێستا لە قۆناغی خواستایە وەکو خۆت ئەیڵێ نەبووە بە واقع نەبووە بە کردار تا ئێستا لە قۆناغی خواستایە و تا ئێستا جێگەی مشتومڕۆ قسە لەسەرکردنە یعنی نەبووە بە پڕۆژەیەکی واقعی و کاری لەسەر بکرێت خۆ لە بەیانی و باسی شۆڕشەکەی شۆڕش پشوو درێژیە بێگومان ڕەنگە بۆ نا پێم وانییە هیچ نەتەوەیکیش بەقەت کورد پشوو درێژ بوو بێ لە مێژووی خۆیان بەرامبەر بە چەمکی شۆڕش. دکتۆرە سۆزا من ماوەی بەرنامەکەم بەرەو کۆتەیە چێ جەنابش کۆمەڵێک وەرەقە و وەکۆڵە تێبینی لەبەردەستایە ئەگەر لە تەواوی ئەم دوو تۆمارکردنی ئەم دوو حەڵقەی بەرنامەی سۆراغی مێژووە پرسیارێکم نەکەوێ یا ئیزافەیەک هەبێ حەزەکەم بە کورتی ئاماژەی پێی بۆی ماوەیەکش بم بە مامۆسەکارەوە وەڵا یەک شتەیە کە بیرم چوو باسی لێ بکەم لە قۆناغی لە دروستبوونی شۆڕشە لە وڵاتانی دەوروبەر بە تایبەتی وڵاتە سەردەسەکانی کوردستانە کە باسمان لە دەوڵەتی تورک کرد من یەک قسەی جەواهیر لال نەهرۆ ئەهێنمەوە ئەڵێ پێم سەیرە بزوتنەوەیەکی ڕزگاری خوازی کە بۆ بەدەستێنانی مافی سەربەخۆی خۆی ئەجەنگیەوە خەبات ئەکا لە دواترا ببێ بە بزوتنەوەیەکی سەرکوتکەرانە ئەمە ڕێک ئێستا تا ڕادێک لەگەڵ واقعی ئەم قسەی لەگەڵ واقعی ئێمەشە ئەگونجێ کە ئێمە ڕۆژێک لە ڕۆژان شۆڕشمان کردووە بۆ بەدەستێنانی کۆمەڵێک ماف بەڵام لە ئێستاە ئێستا خۆمان بووینەتە بڵێ کارکتەرێک بۆ تێکدانی ئامانجەکان و بەدیهێنانی خەونەکانمان. بەڵێ ماوەسە کاروان بوارێک شێم بە بەڕێز ئەگەر ئیزافەیەک هەبێ بۆ هەموو تەوەرەکانی بەرنمەکەەوە ئەگەر دوا قسەی خۆت بکەی پرسیارێکمان نەکرد بێت. وڵاوی کە من بێڵمەوەیە کە تێڕوانینێکەیە پێی وایە کە ئەگەر ئەوانەی کە شۆڕشەکەن بە تایبەتی شۆڕشی سەربازی و شۆڕشی سیاسیەکەن ئەوانەی لە ڕووی سەربازیەوە شەرعیەتێکی شۆڕژگەڕانیان هەیە دواتر بەم شەرعیەتە شۆڕژگەڕانەوە حکومەکەن ئەمانە توانن ماوەیەک کۆمەڵگا لەگەڵ خۆیان برن بەشێکی زۆری ئەو شۆڕشانەی کە بەم جۆرە ڕوویداوە شۆڕژگەرەکان بە ڕۆحێتێکی شۆڕژگەڕانەوە ویستویانە حکمی کۆمەڵگا بکەن ئەمە میشە دووچاری گرفتی کردوون ئەوەی کە لە فەڕەنسا ڕوویدا تا ڕادەیەک لەو جۆرەیە دیسانەوەی کە کەمە لە تاتورک کردی سەرەتا شۆڕشێک بوو دواتر بە ڕۆحێکی شۆڕژگەڕانەوە تۆ بتەوێت کۆمەڵگاکە لەگەڵ خۆت بەری
ئەوە ناتوانانی ئەوە تطبیقکەی بۆیە دوایین ڕستا بڵێم ئەوەیە کە ئەوانەی کە شۆڕشەکان بۆ سەردەمێک بە تایبەتی تاکیدی لەکەینەوە شۆڕشی سەربازی کوڕی سەردەمی خۆیانن ئەکرێت لە سەردەمی خۆیانە شۆڕشێکی پیرۆزیشیان تەنانەت ئەنجامدا بێ بەڵام ئەمانە ناکرێت پێیان وابێ کە ئەمانە کوڕی هەموو سەردەمێکن چونکە ئەو قسە بە ناوبانگەی هیگڵ بێنینەوە ئەڵێ فەیلسوف هەرچی بێ کوڕی سەردەمی خۆیەتی ئێمە توانین بەو جۆرەی لێ بکەین شۆڕژگەر هەرچی بێ کوڕی سەردەمی خۆیەتی ناکرێت کوڕی وا لە خۆی بکات کە بۆ داهاتی کۆمەلگاکەش هەر بۆ خۆی بمێنێتەوە. زۆر سپاس بۆ مامۆستا کاروان فەتاح مامۆستا لە بەشی مێژوو و زانکۆی هەڵەبجە سپاس بۆ پرۆفسۆری یاری دەدەر دکتۆرە سۆزان کەریم مامۆستا لە زانکۆی سلێمانی سپاس بۆ ئامادەبوونتان. بەڵە بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیەتمە کۆتایی سۆراغی مێژووی ئەم جارە تا بەرنامەیەکتر بەخوای گەورە و میهرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ.